هەر کاتێک دوو عیبادەت هاتە پێشەوە تۆ دەتوانی دەنهادانی چام بکەی، ناتوانانی هەرچیان بکەی، هەڵسەنگاندنەکەی بزانی کامی باشترە، فائیدەی زیاترە، سوودی قازاندی زیاترە، نەکەر تەڵەب عیلم عیبادەتەکانی تریش باشە ئەویان جێبەجێەکەی. یعنی بۆ نەتۆ دەیتە ناو مزگەوتەوە الله ئەکبەرەوە تەحیەت المەسجد دەکەی، لەو وەختەشە ئەوە چیەکرێ؟ وا نوێژی جەنازاکرێ باشە. تۆ ئەگەر ئەم نوێژە بکەی تەحیەت المەسجد دەکەی یا ئەم دوو ڕکاتە سونەتە بکەی، نوێژی جەنازەکەت لەدەستە چێ؟ دەبێ چیان بکەی؟ ئەو وەختە تۆ چیەکەی؟ نوێژ جەنازەکەکەی، چونکە ئەویان گەورەترە، شاخێک لە حەسەناتت بۆ نووسرێت. بۆیە هەمیشە دەبێت چی بکەی؟ هەڵسەنگاندن بکەی بۆ چاکەکان. یا بۆ نمونە دەتەوێت قورئان بخوێنی، بەڵام چەند مسلمانێک دەڵێن وەڵاهی مسلمانێک نەخۆشە بۆ نایە بچین سەری لێ بدەین، پێویستە کا سەری لێ بین. تۆ زانی ئەگەر ئێستە ڕووی دوای ناتوانی بڕۆی وە قورئانەکەش لە بەردەستایە یا نوێژ سونەتەکەوان ئەتەوێت نوێژی سونەتکەی وازی لێ بێنە بڕۆ سەردانی نەخۆشەکە بکە، ئەویان چاکترە و خێرەکەی متعەدیترە. کابوو ئینسان ئیماندار دەبێت لە ژیانی بەو شێوەیە بێ. عیلم ئەوەیە، عیلم بریتیە لەمە، لەوەی کە تۆ بزانی کامە خەیر الخەیرینە و کامە شەڕ الشەڕینە، کامەی خێری زیاتر و باشترە و بۆ من قازانتر ئەویان جێبەجێ بکەم، و کامە شەڕە و زۆر خراپەی لەویان خۆم درەوە خەم. ئەو بریتێ لە عیلم. هەموو عیلمەکان تۆ بۆ وای خوێنی.